سلااوتان لێبێت و ئەم کاتتان باش. ئەمڕۆ فیستیڤاڵی بەهارەی قوتابخانەی سۆرانی نێودەوڵەتی سابیس لێرە بەڕێوەچێ. دەستپێکی فیستیڤاڵەکە بە پێشکەش سرودی ڕەقیب و دواتر کۆمەڵێک نمایشی تر بەڕێوەچوون. نمایشی ئێستا شایی و گۆرانی و هەڵپەرچەیە لەلایەن قوتابیانی ئەم قوتابخانەیە لێرە بەڕێوەچێ. جگە لە بەرگە جیاوازەکان لێرە بڵێم ئێستا نمایشی جلوبەرجی کوردی نەتەوەی بەڕێوەچوو، نمایش خانەبەندان و هەڵپەرچەی کوردی بە هەمان شێوە، ئەنجامدانی تاقیکردنەوەی زارنستی گرنگەکان، ئەمەش یەکێکی ترە لە بەرگەکان و نمایشکردنی بورگەی فیستیڤاڵیش بە هەمان شێوە. لێرە کۆمەڵێک کەپر دروست کراون بۆ ئەوەی ئەو قوتابیانەی کە بەشداریان کردووە بە کۆمەڵێک بابەت و بورگەی جیاواز لێرە ئامادەیان. لێرە کە سوکاری قوتابیان و دایک و باوکی قوتابیان بەڕێوەبەری گشتی پەروەردەی سۆران، جێگیری سەرپەرشتیاری دارەی سەربەخۆی سۆران، بەڕێوەبەری پەروەردەی سۆران و کۆمەڵێک بەرپرسی تری حزبی و حکومی و وەگوتم کە سوکاری قوتابیانیش ئامادەیان هەیە لە فیستیڤاڵی بەهارەی قوتابخانەی سۆرانی نێودەوڵەتی سابیس. Now let us welcome Arina Sabri to present her painting. استاش لەگەڵ قوتابی ئارینا سەبری بەردەوام دەبین باشکردنی وێنە ناوەزەکەی. ئەمەش یەکێک ترە لەو قوتابیانە کە تابلۆیەکی نەخشاندووە لێرە ماوەیە کە ئیشی لەسەر کردووە، ئەمڕۆ لێرە پێشکەشی میوانانی دەکات. ئارینا سەبری یەکێکە لەو قوتابیانە کە بە تابلۆیەک بەشداری لە فیستیڤاڵی بەهارەی قوتابخانەی سۆرانی نێودەوڵەت سابیسی کردووە. وەک دەزانێت بەشێک لە فیستیڤاڵەکەمە بەشی وێنەکێشان و ماڵی وێنەکێشان کە کۆمەڵێک قوتابی بەهرەمەند بەشداریان کردووە. وێنەکانمان بە دەوری چەند بابەتی خۆی دەخولێنەوە، بەڵام بەگشتی وێنەکان بیرۆکەی وێن ئەوەش دەبێتە هۆی ئەوەی کە هونەر پێش بکەوێت بە تایبەتی لە کوردستان. یەکێک لەوانە ئەو تابلۆیە کە لێرە کۆتاییم پێهێنا و کارم ئەستەت کرد کە گشتی وێنەکە باسە فۆلکلۆری کوردی ئەکا، بەڵام ئەگەر بێنە سەر کارتەکانی وێنەکە دەبینی کە تەمبوری تێدایە یاخود تەلەموری تێدایە کە ئامێرێکی کوردیە و لە کۆنەوە بەکارهاتەوە کوردان لە خۆشی و ناخۆشەکانیان بەکاریان هێنەوە. پارچەیەکی تر مافورە یاخود فەرشە کە ئەفرەتانی کورد لە کۆنەوە بەدەستنیویان ئەنجامێکی تایبەتی هەبووە. گۆزەی ئاومان هەیە کە بەکارهاتەوە بۆ هێنانەوەی ئاو لە سەرکاری و گوزارەکان و زۆرترمان هەیە لە نەخشێن پێ ئەڵێن حزبانە کە بەکارهاتەوە بۆ هەڵگرتنی میوە و بەفرەمەکانی خەڵکی کوردستان. ئەگەر بێنە سەرگشتی وێنەکە باس لە کۆمەڵایەتی باس لە کۆمەڵگای کوردی ئەکات و باس لە فۆلکلۆری کوردی ئەکا، باس لە دەوڵەمەندی کوردی ئەکا، لە هەبوونی کشتوکاڵ و بەرهەمهێنانی موزیک و هونەر و یاسەفانی کورد. زۆر سپاس و ویلایەت ئەکەم و پرۆفێسۆر مایکل کۆتر و ویلایەت ئەکەم. دیمەنی ئێستا فیستیڤاڵی بەهارەی قوتابخانەی سۆرانی نێودەوڵەتی سابیسە کە وەک گوتم ئەمڕۆ فیستیڤاڵی بەهارە لەم قوتابخانەیە بە ئامادەبوونی کە سوکاری قوتابیان بەرپرسانی حزبی و حکومی چەند نمایشێکی جیاواز بەڕێوە چەند ڕەشماڵ و بەشی فۆلکلۆری، کۆڕی مۆزیک و گۆرانی، چایخانەی کەلتوری، خانەی فەرهەنگی، پێشانگای زانستی، ماڵی وێنەکێشان، خواردنی کوردەواری، ئەمانە کۆمەڵێک بردن کە ئەمڕۆ لە فیستیڤاڵی بەهارەی قوتابخانەی سۆرانی نێودەوڵەتی بەڕێوەچن. And their practical application with the resources available to them. Volcanic activity is a prominent example of such a phenomenon. With the guidance of Mr. Ali, one of our science teachers, students have prepared a demonstration to to elucidate the occurrence of volcanoes.
فیستیڤاڵی بەهارەی قوتابخانەی سۆرانی نێودەوڵەتیە وەک گوتم کۆمەڵێک بڕگەی جیاواز بەڕێواتن بڕگەی ڕەشماڵ یەکێکی تر ڕەشماڵ و بەش فۆلکلۆری یەکێکە لەو بڕگانە کە ئەمڕۆ ئێستاوەی دەبینن بەڕێوەبەری گشتی پەروەردەی سۆران بەڕێوەبەری پەروەردەی سۆران جێگیری سەرپەرشتیاری دارەی سەربەخۆی سۆران کەس و کاری قوتابان و ئەو قوتابیانەی کە ئەمڕۆ لێرە بەشداریان کردووە لە فیستیڤاڵی بەهارەی قوتابخانەی سۆرانی نێودەوڵەتی لێرە هاتوون لەگەڵ ئەو قوتابیانە کە نمایشەکان بەڕێوابن نمایش بۆ نمونە چاتێکردنە جویزە بڵێم باویە کۆمەڵێک بڕگەی تری جیاوازە لێرە ئەمڕۆ نمایش کراون کاری خەیاتی یەکێکی ترە لە بڕگە جیاوازەکان کە چا گوێز شکاندن ئەمانە کۆمەڵێک وەرە چۆنیت ناو چییە؟ کاڵی کەوکەس چازانی لە ماڵی شتێکیان بەزان زۆر باشە لە قۆناغی چەندی؟ لە قۆناغی بیرم نایە بەبیرت نایە؟ تۆ چۆنی؟ ناو چییە؟ ئەرینا ئەرسلان گوێزەش چێنی؟ لە ماڵەوەش هاوکاری دایکتەکەی؟ سەرکەوتوو بووی دەستان خۆش بێت هەوڵە دەم گفتوگۆ لەگەڵ ئەو قوتابیەش بکەم بزانم تۆ بەچی بەشداریت کردووە پێم بڵێ مامۆستا چۆنیت؟ زۆر باشە چەند بەو قوتابیان و ماندووی کە تا ئەم ڕۆژەی زۆرمان چێشت دەبینی ئەمڕۆ بەرهەمی دەستی خۆت دەبینی کە ماندووینێک هەست بەڵێ وەڵا هەستم زۆر خۆشە سپاسی هاوکارەکانیشم دەکەم سپاس بۆ ئێوەش بەخێر بێت زاکاری خیاتی شێکێکی تر لە بڕگە جیاوازەکانە لێرە کچێک هاتووە مەچینێکی داناوە چۆنیت؟ ئەتۆی خۆت فێری کاری خیاتی بکەیت؟ بەڵێ زۆر ئێستا نمونە پورم ئیشی خەیاتیکە زۆر شتی جوانش جیرانەی کشمان هەیە ئیشی خەیاتی زۆر جوانەکە ئەچێ لایەن بۆ ئەوەی فێری ئەو کاری خیاتی بی؟ بەڵێ زۆر سەردانیانەکەم سەرکەوتوو لە چ خۆناغێکی؟ من پۆلیچاری بنەڕەتیم سەرکەوتوو دەست ئەمە کۆمەڵێک بڕگەی جیاوازترن چۆنن؟ ئەمە چییە؟ چییە ئەمە بە چتان بەشداری کردن؟ بەشدارێکی باش ناو چییە؟ میر سەرکەوتوو بمیر لێرە تەشیش هەیە تەشی ڕێستن بزانم ئەم کچە جوانە چۆنیت؟ چۆنی؟ ئەوە لەکەی خۆت فێر کردووە پێم بڵێ وڵای ڕێکە ئەمڕۆ فێر بوومە ئەمڕۆ ئەو بۆ خۆت فێر ناکەی؟ مەجالت نییە چۆنە؟ وای مەجالم نییە بەس زۆر بەجوانی نازانم بەس هەر ئەتۆی خۆت فێر کرد دایکم منی فێر کرد دایکت من درێژبی هاوکاری دایکت کە لە ماڵەوە باشە؟ باش سەرکەوتوو دەست خۆش بێت وە گوتم لێرە کۆمەڵێک بڕگەی جیاواز هەن لێرە دەستاڕێکی کۆنی کوردەواریە کە لە کۆنەوە باو باپیران داپیرانی ئێمە ئەم دەستاڕیان بەکارهێناوە چۆنی ئەمە چیە نیسکە؟ ئەمە نیسکە لێرەیە کەمانە؟ کە تۆزێک بیسوڕێ نەدا خۆ چۆنە؟ بۆ دەستکە بی دەست خۆش ئەمە دەفە پێت؟ باڵێ دێڵات تۆزێ دەفینێ ئاونش یەکێکی ترە هەر وە گوتم ئێستاش لەگەڵ دابێ گەورەکان بەکارێ یاڵا بیکوتە بزان چۆن ئاونەوانە؟ ئاونە یاڵا تۆسێ بیکوتە بزان نیسکەکان چۆن ئای دەست خۆش تۆ تەشیە ڕێسی؟ ئەمڕۆ فێربیان لە مێژە ئیشی لەسەرەکە ئای دەست خۆش بێت سەرکەوتوو بیت کۆمەڵێک ئەم تەلەڤیزیۆنەش هەیە کە لە کۆنەوە بەکارهاتووە وە کۆمەڵێک ئامێری ترن ئەمڕۆ لە یەکەمین یاخود لە فیستیڤاڵی بەهارەی قوتابخانەی سۆرانی نێودەوڵەتی بەڕێوەچێت هاوکاری کامێرەمانم هەندێک دیمەنی ترتان بۆ گواستۆ لێرە مەشکەش هەیە مەشکە بزانم بەس ئاوی تایان شیر و ماس و بابەتانش تایە خاوەن ئێمە چێە؟ زۆر باشە ئەمە مەشکێ لێرە قوتابی لاوی فەرمان بەشداری کردووە بڕگەی نانکردن یەکێکی ترە لەو
برگانەی کەوە گوتم لێرە قوتابیان بەشداریان کردووە چۆنی کچە جوان باش ئەوە نانی ێزانی بەڵ یاڵا تۆزێک نانم بۆ لە ماڵەوە یارمەت دایکتە دەی بەڵ کامە دایکتە ئەوە ئەوە یارمەی تێدە یان نا زۆریان نا سەر کەوتو بێت دەست خۆش بێ ئەمەش دایکی و قوتابیە بوو کە ئەمڕۆ بەشداری کردبوو ئەمە کستە ئای چۆنن ئەوە دوانێشن هەندێک گفتوگۆ لەگەڵەوانی شەکەم چۆنن باش یارمەت دایکتان نەدەن لە ماڵێ ئای سەرکەوتوو بن دێڵە خۆت فێرە ناکە بزانم چۆن نەزانی ناوتان چ بوو هەڤێر و هەڤیار ئەم نەڤێرم ئەی تۆ هەڤیار ئەی دەست خۆش ئەی تۆ چیەکەی تۆش نانەکەی دێڵا بزانم تۆ چۆن نەزانی دەسمۆ لای مەشکە بزانم دوو قوتابی تریش بەشداریان کردووە چۆنن وەرێرە تۆ وەرێرە چۆن قسەم بۆ بکەن چۆن بڕیارتاندا بە مەشکە بەشداری بوو زۆرمان پێ خۆش بوو بەشداری ئەو فیستیڤالە بکەین لەبەر هەندێک حەزمان لێ بوو بەشداری ئەو مەشکێ بکەین سەرکەوتوو بن دەستان خۆش ئێوەش دوانن بەڵێ ئای سەرکەوتوو بن ناوتان چ بوو ئایلین و ئایناس ئای تەمەندە تۆ کامەی ئایلین ئای تۆ ئایناس ئای تەمەند درێژ بوون ئینشاءڵڵا ئەمانەش دوانن ئەوەی تریش بامان شێوە دوانەی تر بوون کە بەشداریان لە فیستیڤالە کردووە هەوڵە دەم کەسوکاری قوتابیانی شەر مامەستا چۆنی ئەحواڵ باشە چێت لێرەیە والله کوڕی ئەوزاوەکەم لێرەیە چۆن بوو بەشداری کرد والله هەر بەخۆشی ئەو منداڵانە ئەوە یەک دووش ئەو فیستیڤالە بەهاریانە لەو کاتانە ئێستانەکەدا ینی خۆشن لە بۆ هەم لە بۆ منداڵەکان هەم لە بۆ کەسوکاری قوتابیەکانی چونکە ئەو فترە زەمانیەی دایک و بابی قوتابیەکانیش بە حکمی قوتابخانە و سەرقالبوونی قوتابیەکان بە ئیمتیحانات و بە دەرس و بە دیراسە ئێستا شەوە ئیمتیحان خلاص بوون و قوتابخانە بەرەو کۆتایی چوو هەم جەوەشی وەرەگرن قوتابیەکان هەموو جەوەشی وەرەگرن وێزدانی مامۆستا زۆر سپاس چۆنی باشی پۆلی چەندی وەلا پۆلیسێم دەکەوێت چ بڵێک شیعر گۆرانی مەتەڵ چیت هەیە وەڵایی ئەوەت هەندێک مەتەڵم لێرا بوو دێڵە مەتەڵێکم بۆ بڵێ سێ برانە هەر خارێ دناگەنێ چی ئەمە بانکە بانکە بەڵێ. ئای تەمەند درێژی زۆر سپاس وەرن کامە قسەتان چۆنی ناو چییە ژین ژین لە پۆلی چەندی یەک یەک ئای تەمەند درێژ بێ بەچی بەشداریت کرد ئەمڕۆ دەبینم زلێکی جوانی کوردەواریت لەبەر کردیە هەستت چۆنە باش ئای تەمەند درێژ دەست خۆش بی زۆر سپاس بڕگەیەکی تری جیاواز هەیە لێرە هەوڵە دەم ئەو دیمەنەشتان بۆ بگوازمەوە بزانم ئەم دیمەنە یاخود ئەم بڕگە جیاوازە چییە آیلی یه ذره راه بده این آقای بره Işte bak bir nazi,
ئەمەش بڕگەیشتری گۆرانی بوو کە لێرە ژمارەیە کچ و کوڕ بەشداریان کردبوو لەم ڤیسیڤالە وە گوتم ئەمڕۆ ڤیسیڤالی قوتابخانەی سۆرانی نێودەوڵەتی سابیس بەڕێوەچێ کۆمەڵێک بڕگە و بابەتی جیاواز لەم ڤیسیڤالە بەڕێوەچن کە ئەمڕۆ ئەم قوتابخانەیە بە هاوبەشی و هەمانجی لەگەڵ قوتابیەکان ڕێکیان خستووە وە گوتم هەم قوتابیان هەمیش کەسوکاری قوتابیان بەشداریان لەم ڤیسیڤالە کردووە کۆمەڵێک بڕگە و بابەتی جیاواز پێشکەش کران بڕگەی تر وە گوتم ئەنجامدانی تاقیکردنەوەی زانستی گرکانەکان بەڕێوە چوو و نمایشی بڕگەی ڤیسیڤالەکان بە هەمان شێوە لێرە کەسوکاری قوتابیان هاتوون بۆی لە نزیکەوە کاکمان سوور چۆنی ئەوە چۆنە بەشداری کردووە چێت لێرە سلام علیکم یەکەم جار ئەوە کوڕم پۆلیسیە لێرە بەشداری کردیا فستیوالێکی خۆشە بەڕاستی دەستیانی بڕگەی جیاواز هەبوون بە خودای باش بوو هەمویان جیاواز بوون بە تایبەتی ئەو تاقیکردنەوەکێکی کردیان ئاگرکانەکە زۆر باش بوو بەڕاستی دەستیان خۆش بیتن ئیدی ساڵ بە ساڵی شاڵات شتی باشتریە بیت و زیاتر پەرە پێدەن باش بوو دەست چاوی ستافی بەڕێبەرەکەی خۆش بیتن بەڕێبەرە قوتابخانە و مامۆستایەکان بەڕاستی ئەرکەشی زۆرە شێشنماندینە دەستیان خۆش بیتن سپاسیاکەین بە هەموو ئاچیان زۆر زۆر سپاس ئێرەش بڕگەیەکی ترە لێرە چایخانەی کەلتوری پێم وایە ئەمە چایخانەی کللتوریە لێرە قوتابیان بەشداریان کردو مامۆستا چۆنی باشی حاڵ چۆنە چێت لێرە وڵی کچەکەم لێرە پۆلی چەندە پۆلی دووە مامۆستا پۆلی دووە چیت بینی ئەمڕۆ لەو فیستیڤالە گەر پێم بڵێ وڵی هەموو شتەکان جوان بوون ئەوی سەیرەکەین هەمویان لێکدی جوانتر و ڕێک و پێکترن بەڕاستی چەند گرنگە لەم جۆرە فیستیڤالانە دایک و باوک بەشدار بن لەگەڵ منداڵەکانی حتمما گرنگە چونکە هەندانت شەبێ بۆ منداڵەکان بە تایبەتی بەڕاستی هاانێ و شتانادەنە و شتە فۆلکلۆریانە بەڕاستی بەردەوام بن لەسەری لێرە ئەم چایخانەی کللتوریە دانراوە کۆمەڵێک کچ لێرە کە قوتابین سەرقالیەوەن چای تێ دەکەن بۆ میوانان لێرە پێشکەش دەکەن بە شێوازی کۆنی کوردەواری دار هەیە ئەم شەکرە هەیە کە دایکان و داپیرانی ئێمە لە کۆنەوە یاخود لە ئێستاشدا دەیتاێنەوە و گوێز باوی ئەوانەی لە ناوەکرێت ئەمانە پێشکەش بە میوانان دەکرێت ئەم زۆری شەکرات جگە لە شەکر ئەگەر دیمەنی ئێرەش ببینن لێرە چای هەیە چایخانەیەک دانراوە ئەم قوتابیانە چای پێشکەش بە میوانان دەکەن شوێنەکەش تۆزێت تەسکە ناتوانم ئەوەندەش گفتوگۆ لەگەڵ ئەم دوو چایەتیە بکەم بزانم چاکیان چۆنە چۆنی خاتون باشی ئەگەر بیت تێرە تخوا ببوورە کات شتەگرم چۆنی مامۆستای لێرە یان قوتابی دەبینم ئەمڕۆ چا پێشکەش بە میوانان دەکەیت ئێمە وەکو قوتابخانەی سۆرانی نێودەوڵەتی ساڵانە هەردەچین بە ئەنجامدانی فیستیڤاڵی کولتوری بۆ ئاشناکردنی کولتورەکەمان بۆ قوتابیەکانمان بۆ ئەو دایک و باوکانەی کە منداڵەکانیان هێنە قوتابخانەکەمان بەشەکەی ئێمە بەشی چایخانەیە کە وەکو فۆلکلۆر و هەروەها قەسب و مێژ و شتمان داناوە کە پێشان دایکان و باوکۆمان ئەندا بە ئێمە وەکو شەکر و هەروەها شەکری هورد و شتمان هەیە بۆ میوانەکانمان کەلتوری باو باپیرانتان زیندوو کرد باڵێ کەلتوری باو باپیرانمان زیندوو کردێتەوە مامۆستای بەشی زمانی ئینگلیزی سەرچاوان بەخێرێن سەرچاوان زۆر زۆر سپاس ئەمە گفتوگویەک لەگەڵ یەکێک لەو مامۆستانە کە لێرە وەگوتم میوانان کە سوکاری قوتابیان دێن لێرە هەم چای دەخۆن و هەمیش ئەو گوێز و مێژ و ئەو بابەتانی کە لێرە دانراون دەخۆن هەم چایەکە و هەم بابەتی دیکەش بە خۆڕایی پێشکەش بە میوانان دەکرێت بڕگەیەکی تری ئەم فیستیڤاڵە ئەوەیە کە کۆمەڵێک تاقیکردنەوەی زانستی لێرە لەلایەن قوتابیانەوە نمایش کراون بابەتی فۆلکلۆری ئەمانە هەموو ئەو بابەتانن ئەمڕۆ دەبینین کۆمەڵێک بڕگە و بابەتی جیاواز لێرە پێشکەش کرا هەست چۆنێک کە دەبینی بەرهەمی ئەم ماندووبوونەی خۆتان لێرە دەبینەوە لەم نمایش
بەڕاستی هەستێکی زۆر زۆر خۆشە چونکە پێویستە بەجددی گرنگی بە کولتور بدرێتن گرنگی بە زیندووکردنەوەی شتە کولتوریەکان بدرێتن و بەتایبەت بۆ نەوەی ئێستامان شتەکانیان پێ بناسێنین هەستێکی زۆر زۆر تایبەتە چونکە خۆشم زۆر زۆر حەزم لە شتی کولتوریە و ناساندنی شتی کولتوریە بنەوەی ئێستا سەر چاوە ئەمە یەکێکی تر بوو لەو مامۆستایانە کە لێرە مامۆستا چۆنی چێت لێرێ کاکەم ڕوپێن کوڕەکان و کچەکان زۆر باشە چیت بینی لەم فیستیڤالە چەند گرنگە دایک و باوک بەشداریان فیستیڤالانە وڵا خۆی و فیستیڤالە ساڵانەکەرەی دەخرێت توانە و بەهرەی قوتابیەکان دیارەکرێت ئەوە نێبوونەوەی شە بۆ قوتابیان بتوانن بەهرەکانیان لێرە نمایش بکەن و هەروەها پەیوەندی نێوان مامۆستان و قوتابیانیش پتەوترە بێتن ئەو فیستیڤالانە ساڵانە لێ بخێ شتێکی زۆر باشە و هیوادارین هەموو ساڵش بکرێتن بۆی تێکەڵاوی مامۆستا و دانەبرانی قوتابی مامۆستا جگە لە خوێندن بەهرەکانیشان دیار بخەن دەست خۆش سپاس سەلامەت بی زۆر سپاس ئەمەش باوکی یەکێکی تر بوو لەو قوتابیانە کە کچ و کوڕێکی وە خۆی گوتی بەشداریان کردووە لە فیستیڤالی بەهاری قوتابخانەی سۆرانی نێودەوڵەتی لێرە کۆمەڵێک کلااودانراون کە قوتابیان دیارە چنیویانە لێرە ئەمڕۆ لەم فیستیڤالە نمایشی دەکەن فیستیڤالەکە یاخود ئەم مێزە تۆزێ قەرەباڵغە بۆیە ناتوانین بە ئاسانی گفتوگۆ لەگەڵ ئەو کەسانە بکەن کە بەشداریان کردووە خوشکە جێوەیکەن هەنای دوکانێ وەرە بۆ ژیان وەرە دەری بێ زەحمەت خات لێرە ئەم مێزە دانراوە بزانم ئەم مێزە چییە چی لێ نمایش دەکرێت ئەگەر هاوکارم بێت باشە مامۆستا چۆنە زۆر باشە وەرە ئەمە چییە ئەوە پرسیار و وەڵامە هەندێک پرسیارەکان دیاری خۆی لەگەڵە بۆن ئێستا کەس تۆ دیاری وەڵا پرسیاری کەڵەگری ئەگەر وەڵامەکەت زانی دیارەکەت وەرەگری ئێستا من هەڵیگرم باش ئەمە هەڵەگرم بزانم پرسیارەکەی من چییە ئەو شتە چییە تا لێی نەدەیت دەنجی نایەت دەفنیە تالي ندي دنجينا مس او والله ما كيدفع دیارێک مەوێ دیارێکە چییە با بزانم بەخوای ئەمەش لەم هاتیە ئەگەر ئاسەکەی دیارێک ئەوەی من قازانجم کرد لەم فیستیڤالە ئەم دیارە بوو دیارە لێرە وەگوتم برگەکەی ئێرە جیاوازە کۆمەڵێک وەرەقا نووسراویان لەسەر کراوە پرسیارەکان لە نێم ئەم وەرەقێدانراون لێرە لەژێر ئەم کڵاوانە دانرێن بۆ ئەوەی هەر کەس وەڵامی پرسیارەکەی بە دروستی زان لێرە دیارەکی ئەوهای پێ دەدرێت بڕگەیەکی تری جیاوازی ئەم فیستیڤالە ئەوەیە کە لێرە کۆمەڵێک خواردنی کوردەواری لەژێر ئەم ڕەشماڵە دانراون خواردنەکان جگە لە بڵێم خواردنی کوردەواری کۆمەڵێک شیرنەمەنی بابەت شیرنەمەنی لێرە دروست کراون لەلایەن قوتابیانەوە کە وەگوتم شیرینەکە لە ماڵەوە دروست کراوە ئەوە نییە لە شوێنەکانی تر هات بێ لێرە نمایش بکرێت سەمای شیروان و کۆمەڵێک بابەتە دۆلمەیە و ئەمە قوڕاوە گەر هەڵە نەبم جا مریشی سوور کراوە هەیە بە شێوازێکی جیاواز بریانیمان هەیە ئەمانە کۆمەڵێک بڕگەی جیاوازن هەوڵەدەم گفتوگۆی زیاتر هەم لەگەڵ قوتابیان هەمیش لەگەڵ ئەو میوانانە بکەم کە ئەمڕۆ بەشداریان کردووە باشە مامۆستا ئەگەر باشە ئەگەر مامۆستا هاوکارم بێت یەک تۆس
کاک حەچیم تێلی جێگری سەرپەرشتیاری داری سەر بەخۆی سۆران لێرەیە بڕگەی جیاواز بینی و خواردنش ئەبینم کە ئێستا چیت بینی لەم فیستیڤالە کاک زۆر سپاس بەڕاستی جێگای دەستخۆشیە فستیڤالێکی زۆر جوانە ئەم جۆرە فستیڤالانە باوەی جان نەیدە فعلا بەحقیقەت جێگای دەستخۆشیە من سپاسیان دەکەم بۆ ڕێخستنی ئەم فستیڤالە ئەم جۆرە فستیڤالانە یعنی هانی قوتابی دەدات بۆ ئەوەی کە بەهرەکانی خۆی پێشان بداتن توانەکانی خۆی پێشان بداتن لە پرۆسەیەکی گروپیدا دەتوانن فێ لە هاوکاری ببن فێرە بن چۆن بتوانن ئاسواکانی بەهرەی زانستی خۆن پێشان بدەن ئەوانە هەموو شتی زۆر زۆر جوانن هەمویان بەڕاستی شتێکی جوان بوون هەر لە لای بابەتەکانی زانستیمان دیت بابەتەکانی هوەری وەکو وێنەکێشان ئەوە شەکو برگەی کوتایی خواردن هەتا دەگاتە بابەتەکانی وەک داوەتی کوردی و گۆرانی و هەموو بابەتەکان زۆر زۆر جوان بوون بە چایخانەی فلۆکلۆریشە زۆر سپاس بەیەوە کە هەمیشە حەزورتان هەیە زۆر سپاس دەستخۆش مامۆستا بە کورتی پەیامی ئێوە بەڵێ ئێمە وەکو قوتابخانەی سابیس بە خێراتنی هەموو میوانەکان دەکەین طبعا ئەمە دەستپێکێکە بۆ ناسینی قوتابخانە و بەهرەکانی قوتابیەکانمان زیاتر ئاماجمان لەکردنەوەی ئەم پیشنگانە ئەوەیە کە قوتابخانەکانی سابیس کە هاوبەشن لەگەڵ وەزارەتی پەروەردە خەڵک زیاتر بیان ناسێت بیان بزانن کە سیستەمێکی توکمەی پەروەردەیی زانستی نێودەوڵەتی پەیڕەو دەکەن کە بەڕاستی لە کوردستاندا بێوێنێ و لە جیهانداش تاکەوە بەڕای من زۆر سپاس بۆ ئامادەبوونتان سپاس مەمنونم دەستخۆش بێ وەک گوتم بڕگەی خواردنی کوردەواریە لێرە میوانان دێن قاپێک هەڵدەگرن هەر شتێک کە لێرە دروست کراوە یانوێت هەڵی بگرن و تامی بکەن تاقی دەکەن و بزان تام و چێژەکەی چۆنە لێرە مامۆستا ئاکاراش بەڕوبەری گشتی پەروەردەی سۆران ئامادەیە مامۆستا سڵاوت لێوێ چۆنی ئەحواڵ چۆنە سەرچاوم باشن ئەحواڵتان کۆ بەخێر بێت چەند بۆ بکە لەسەر ئەم فیستیڤالە طبعا ئەوڕۆ قوتابخانەی سابیس فیستیڤالێکی بەهارەی ئەنجامدایە وەکو هەموو ساڵانی پێشتر دەستخۆشی لە دەستەی کارجێڕی و مامۆستایان و قوتابیانی ئازیز و داک و بابی قوتابیان هەر هەمویان دەکەم کە لێرە ئامادە بووینە بەڕاستی چەند بڕگەیەکی لە خۆگرت بوون نمایشکردنی جلوبەرجی کەلتوری بوو ئەو مەراسیمانەی کە وەکو کەلتورێک لە ناو کوردەواری داماینەوە پەخشکران لەگەڵ کۆمەڵێک وەکو بڵێن بڕگەی فۆلکلۆری و زانستی دەستخۆشی دووبارە لە دەستەی کارجێر و مامۆستایان و قوتابیان دەکەین هیوای سەرکەوتنیە بۆ دەخوازم سەرچاوم زۆر سپاس مامۆستا کارالیشا بەڕێبەری گشتی پەروەردەی سۆران وەک گوتم ئەم شوێنە کە کۆمەڵێک بڕگەی یاخود خواردنی جیاوازی تێ زۆر زۆر قەرەباڵغا لەبەرەوەی دوایین بڕگەی ئەم فیستیڤالە بەهاریەیە کە بزانم داخوا یاخود چی هەیە لەم چ زۆرە خواردنێک هەیە گفتوگۆ لەگەڵ ئەو کەسانەیە کەم کە خواردنەکەیان دروست کرد ئەگەر یەک تۆز هاوکارم بن بۆ ئەوەی پەیامی قوتابیانیش بگوازمەوە بزانم ئەمڕۆ بەچیان بەشداری کردووە ئەمە چی پێ لە بانجانێکە دروستکردنەکەی زەحمەتە بەس قیمەیە لە ناو باینجانیەکەن خواردنەی کوردەواریە بەچی بەشداریت کردووە ئەمڕۆکانی دەستی خۆت وەڵاهی من مامۆستامە عادی خواردن بەڵێ زۆر باش چی تام کردووە تام لەزەتی و خواردنان جیاوازە خواردنی کوردەواریە تام و لەزەتی جیاوازە تەبعا ئەمەش مامۆستا بوون لێرە وەکو سەرپەرشتیار وە گوتم لێرە قوتابیان ئەو خواردنانیان لێرە دروست کردووە یاخود نمایش دەکەن لێرە ئەو کەسانەی کە بەشدار بوونە لەم فیستیڤالە هەم خواردنەکە ئەخۆن هەمیش وەک خۆیان گوتیان تام و لەزەتێکی جیاوازی هەیە لێرە کۆمەڵێک بڕگەی تری جیاواز بەڕێوەچن خاوەنەکەی ڕۆیشتووە زۆر باشە گفتوگۆ لەگەڵ هەندێک قوتابی ترەکەم بزانم ئەمانە بە چی بەشداریان کردووە چ پرۆژەیەکە چ داهێنانێکە کە ئەمڕۆ خاتون چۆنی بەچی بەشداری بە بەشی زانستی ئەوە مادێکی کێمنۆفۆرە کە ڕەنگی دەگۆڕێت بۆ دوو جۆر ڕەنگ یەکەمیان ڕەنگی سەوزە کە مەگنیزم ئایۆنە دووەمیان ڕەنگی سۆریان زەردە ئەوش بە پێی قەبارەی NaOH
كرنجي كبيدوتريم مانغنيز اي اوكسايد بس خوش چۆنی پەنجەمۆرە بابەت توانی بەڵێ دەڵات بۆم باز بکەت چیان پەنجەمۆرە دەتوانین بەو ئاوێنێ و بەو تیپە و بۆ درێ پەنجەمۆری هەر خەڵکێک وەربگرین چۆن مەسە ئێستا ئاتو بەرداغی ئاو دەخۆیەوە ئەتوان بەو تیپە بۆ درێ پەنجەمۆریت وەربگرم هەر هەموو شتێکەوە لەسەر ناویتون سابێ ئەتوان هەر هەمووی بزانم بەس ئێستا چ سوچێکت کردیا چ شتێکت دزیە و شتا هەموو ئێتەوەم بزانم زۆر گرنگە ئەتوانێت تاقیکردنەوەکمان بۆ بکەیت دێڵە بزان لەگەڵم قوتابێت تاقیکردنەوەکەکەن کامە پەنجە دێڵە فەرم ئاوە فەرموو بزان چتاوانێکم کردووە لە ڕابردوو ئەمڕۆ هەمووی ئاشکرا بێ پۆلیس باشە لای بەم باشە بۆ درێ پەنجەمۆرەکە زیاتر دەدەکەین ئەوەندەی بەبیرم بێ هیچ تاوانێکم نەکردووە بزانم ئەمە پەنجەمۆرەکەمە باشە چۆن بوو بڕیاردا ئەو کار لەسەرم بابەت زیاتر ویستم ئەوە فێری عالم بکەم کە زۆر خەتەرە لەو شتانەکەەوە مەسەن هەرچی کەسێک برێت دەستی خۆت لێرەدانێ لەیدانێ و هەر بەرداغێک ئاوی تێ بخۆیەوە خاوینی نەکەوە پاش خۆت زۆر خەتەرە ئەو شتانە بخۆیمان لێ پارێزین زۆر سپاس ئەمەش قوتابیەکی تر بوو بەم بابەتێکی جیازە چۆنێن ئەمە بەچی بەش سەرەتا بەناوی خۆم و قوتابخانەکەمان بەخێراتنتان دەکەین ئێرە بەشی مایکرۆسکۆپە ئێرە بەشی مایکرۆسکۆپە کە ئێمە سڵایدی خانەی ڕووەک و گرام پۆزەتیڤمان هەیە دەتوانین بە مایکرۆسکۆپ یاخود وردبین ببینین کە چی بەکتریاکان و چین و تا بزانین تا دەرمانێکی باش وەرگری چونکە نابێتن دکتۆر لە خۆڕە دەرمانم بداتە نەخۆشی دەبێ یەکەم جار بزانین نەخۆشەکە چی پرۆژەکەی تۆ چییە؟ خوێنی گەدەیە باشە چۆنە؟ ئەمە خوێن لە ملی وەردەگرین دوای 2 ملیمان پێویستە لە ناو ئەوانە دەنین دوای لێرەدا دەنین و پێ دەکەین بۆ ماوەی 20 دقیقە دەکەوێت و دەزانین کە پۆزتیڤ یان نێگەتیڤ مامۆستا چۆنی؟ بەرهەمی قوتابیەکانت ئەمڕۆ چۆن هەڵەسەنجێنی چیت بینی؟ زۆر سپاس بەخوای گەورە بۆ مامۆستایان کە بامندوبوونمان بە بەلاش نەڕۆیشتووە ئەو هەوڵی کە دامان لەو ماوەیە ئەمڕۆ دیتمانەوە بەوەی کە توانایەکیان زۆریان هەبوو بە کردنی چەند شتێک کە لە سەروی ئاستی خۆیانەوە بوو زۆر سپاس ئەمەی بینیتان لێرە یاخود دەبینن کۆمەڵی قوتابی پشکنینی پەستانی خوێنیش لێرە بەخۆڕای بۆ ئەو کەسانە ئەکرێت پشکنینی شەکرەی خوێن بە هەمان شێوە لێرە یەکێک لەو ئافرەتانە بە هەمان شێوە پشکنینی شەکرەی بۆ ئەکرێت بزانم ئەنجامی شەکرەکەی وە چۆنە و چەندە زۆر سپاس قسەم بۆ کە چیت بینی ئەمڕۆ هەبووە شەکرەی هەبوو بێ پێشتر نەیزانی بێ نەخێر بەس یعنی زۆربەیان نۆرمال بووە زۆربەی کەسەکان میوانەکان نۆرمال بووە یعنی 99 بۆ 104 98 94 بەڵێ زۆر ئەمایان کەمەتەوە نۆرمالە نۆرمالە ناوان شان بەخێر بێت خاتونە چەندە ڕێژەی شەکرەیە بەڵێ زۆرەیان کەمە نۆرمالە ئەنی هیچ نەترسێ زۆر باشە خاتون پێشتر هیچ جار پشکنین کردبوو ئەگەر پێم بڵێ پشکنین هیچ جار کردبوو پشکنینی شەکرە نەخێر یەکەم جارتە ئەین تەواو نۆرمالە هیچ گرفتی الحەمدولێلا خۆت قەلەق نەکەی الحەمدولێلا خۆش چێت لێرە ئەگەر پێم بڵێ وەڵا کچم لێرە چەند گرنگە داکوباب بەشداری لەم زۆرە فیستیڤالانە لەگەڵ قوتابیەکانی وەڵا زۆر گرنگە چونکی هاری بچکێ خۆتکیان مەسەلەن بۆ پێش بکەویتن زیرەک ببیتن هەستێکی جیاواز بەێ ئارێ وڵا سەلامەت ئەمە کەسکاری یەکێک تر بوو لەو قوتابیانە یەکەمین فیستیڤاڵی
بەهارەی قوتابخانەی سۆرانی نێودەوڵەتی سابیس بەڕێوەچوو کۆمەڵێک بڕگە و بابەتی جیاوازی لە خۆ گرتبوو و ئەم ڤیسیڤالە وە گوتم کە لێرە لە قوتابخانەکە بەڕێوەچوو کە سوکاری قوتابیان مامۆستایان و بەرپرسانی حزبی و حکومی لەم ڤیسیڤالە بەشداریان کردبوو گفتوگۆ و بڕگە جیاوازەکانی ئەم ڤیسیڤالەم بۆ گوازبنەوە بە هیوام بە دڵتان بێت.